بۆچی تا ئێستا نەتوانراوە هاوکاری تەواوی خاوەن پێداویستیە تایبەتەکان بکرێت؟ بەوتەی خۆیان خاوەن پێداویستیە تایبەتەکان پێویستیان لەوە زیاترە کە حکوومەت بۆیان دابین دەکات. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەمڕۆ ژمارەیە کورسی کارەبایی دابەشکرد بەسەر خاوەن پێداویستی تایبەت. ئەمڕۆ 30 کورسی کارەبایی کەوا 30 خاوەن پێداویستی تایبەت کە بەداخەوە بەهۆی نەبوونی و نەبوونی ئەم کورسیە ڕۆژانە تووشی کێشە و گرفت و لەمپەر بوون لە کاروبارەکانی ڕۆژانەیانە کە تیانە خوێندکارە هەیەی کاری خۆی هەیە. بۆیە ئەمڕۆ ئەم 30 کورسیە ئەگەیەندرێتە دەستی ئەو کەمەندامانەی کەوا ئەتوانن ڕۆژانە سوودی لێ ببینن بۆ کار ئاسانی کارەکانیان. بەڵام ئەوان دەڵێن ئێمە لەوە کێشەمان زیاترە کە حکوومەت بیری لێ دەکاتەوە. خاوەن پێداویستیە تایبەتەکان دەڵێن کە کێشە و کەم و کوڕیەکانی توێژی ئێمە تەنها بە کورسی کارەبایی پڕنابێتەوە و دەڵێن ئەو موچەیە کە حکوومەت دەیدا بە ئێمە پارەیەکی ڕەمزیە و داواکاریشین موچەکانیان لەگەڵ حکوومەتی فیدراڵ هاوتا بکرێت. ئەو هاوکاری کە حکوومەت دەیدا بە ئێمە بەشی ئێمە ناکە، بەشی هیچ شتێکمان ناکە. ئێمە داوا لە حکوومەت دەکەین موشەکەمان بۆ بکرێت بە هاوتای بەغدا بماندانێت، چونکە 150,000 دینار هیچ مەحاناتێک لە من کەم ناکاتەوە. نازانم بەچی بدەم، بە دەرمانی بدەم، بە خواردنی بدەم، بە بەرژی بدەم، نازانم فریایی شتێک ناکەوم پێم بدەن. من لە ماڵەوە 8 سەرخیزانم بە 150,000 دەژیم، مەحاناتێکم هەیە من 150,000 بیدە بە هەر بیدە بە کوڕێکی مەسوولێکی بەسیط داخۆ بەش وا خۆندەرەکەی دەکات نایکە. هیچی بۆ نەکردووی، حتی شتێ بۆ بەی نەکردووی حکوومەتی داواکاری چیم لێ نەتابڕینی چۆک بە کەمەندامن دەبێت لا عەقەلی مەعاشەکەی ئەوەندە بێگە پێی بژیت ئەنجەگە ماڵ منداڵ سەبێ هەر یانیشی نییە سەوەکو کابرایەکی کەمەندام ئەگەر تاقە شەخسە بگەوی 150,000 داتێ ئەمە پێ سەرخێدانم ساعب خێزانم کو ئیلا دەکەمە بە 150,000 بەشی پێڵاوەکانی شەناکەدایکی. ئەوان دەڵێن وڵاتانی دیکە بە چاوی ڕێزەوە سێری خاوەن پێداویستی تایبەت و توانەکانیان دەکرێت، بەڵام ئێمە هەمیشە بە چاوی بەزێ و جیاوازەوە سیر دەکرین. ئەمە جگە لەوەی کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەسانی لێهاتوو بەهرەمەندن.